ئامادەکاریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە گیراونەتە بەر. ژوورێکی عەمەلیاتیش لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت لە پارێزگاکەدا دروستکراوە. زیاتر لە 34 کەس خراونەتە ژێر چاودێری وردەوە کە لە ئێرانەوە گەڕاونەتەوە هەڵەبجە و لە ئۆتێل پالاس هەڵەبجە ڕاگیراون. ئێمە هەر هاوڵاتێک بنایاسایی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بێتەوە عێراق بە تایبەتی لە مەرزە قاچاقەکانەوە ڕاستەوخۆ لە کەرەنتینە دانرێت. لە ئێستادا 34 کەسمان لەو کەرەنتینەیە نیشتەجێ کردووە کە باری تەندروستی هەمویان جێگیرە. 4 هاوڵاتی ئێرانی بە ناڕەسمی هاتبوون ئەمدی و لەگەڵ برایانی ئاسایش نردومانەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران. لە هەڵەبجە مەرزی تەوێڵە و مەرزی پشتا کە دوو مەرزی سەرەکین ڕۆژانە بازرگانیان تێدا ئەنجام دەدرێت داخراون. بەڵام ئیدارەی شارەکە هێزە ئەمنیەکانی ڕاست پاردووە چاودێری سنوورەکان بکەن و لە ڕێگەی قاچاقەوە ڕێگە نەدرێت بە هاوڵاتیان بێنە ناو پارێزگاکەوە. هێشتا هیچیان نەکراوەتەوە سەبارەت بە و مەرزانشی کە هەندێک کۆڵبەری تیاکرا ئەو مەرزانش لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی حرس حدود لەگەڵ ئاسایش لەگەڵ پۆلیس لەگەڵ بەڕێوەبەری ناحیەکان و ئەنجومەنی گوندەکان ئاگادار کراون کە پێویستی بە ئیجراعاتی تند هەیەەوە هەر دوێنێکی ئەمە لە کۆبوونەوەی ڕۆژانەی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا بڕیاری ئەوە درا کە هەر هاوڵاتیەک لە بەرواری کە ڕێگری کراوە لەوەی هاتوچۆی هەبێت هاتوچۆی گەشتیاری بە ڕێگهاری قاچاق. ڕێنمایی کارێکی پزیشکی لە بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە کە زیاتر لە 18 سیمیناری تایبەتی لەسەر ڤایرۆسەکە ئەنجام داوە داواکارە لە هاوڵاتیان لەبەر تەندروستی خۆیان هاوکاری تیمەکان بن. تووشی کۆندامی هەناسەی ئینسانەکانە بێ ئینسانەکان تووشیەوەکە کە هەناسیان زیاتر تون بێت چاویان ئاوکات دەمونوتیان ئاوکات تووشی کۆکە و پژمین و کۆمەڵێ علامات و سانوسیستمی هەتا دوایی ئەم ڤایرۆسە چونکە نەقل بووە بازی داوە لە ئاژەڵەوە بڵێن لە حیواناتەوە بۆ ئینسان و لە ئینسانەکان و بۆ ئینسانەکان زۆر تەشەنە ئەسەنێ خطورەتی ئەم ڤایرۆسە لەوایە بەڵام لە هەمان کاتە هاوڵاتیانی خۆشەویست ئاگادارەکەینەوە ئەم ڤایرۆسە ترسێکی وای نیە لە چاو ئیبۆلا و پەتای بڵێن ئەنفلۆنزای باڵندە و ئەنفلۆنزای بەرازە تەنها ئەوەیە کە ئێمە چۆن ڕێوشوێن بگرینە بەر. بەپێی ئەو زانیاریانەی کە دەستدەنگی ئەمریکا کەوتون بڕیاری داخستنی سەرجەم نێرگەلەخانەکان دراوە و داتاکانی چاودێری ئەو هاوڵاتیانەی کە ڕاگیراون دەگوازێتەوە بۆ حکوومەت. دوو هێڵی گەرمیش لە پارێزگاکەدا دیاری کراون بۆ ئەوەی هاوڵاتیان زانیاری لەسەر هەر کەسێک بدەن کە بە نایاسایی گەڕاوەتەوە پارێزگاکە. ژوورێکی تایبەتی چاودێری وردیش لە نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو ئامادە کراوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.